ئەم کاتە و هەموو کاتێکتان باش فێرخوازانی عەزیز، زۆر خۆشحاڵم توانیم لەوانەیەکی نوێدا بێمەوە خزمەتتان. لەم وانەیەدا باسی سڵاوکردنتان بۆ دەکەم بە زمانی ئەڵمانی و بە زمانی شیرینی کوردی. بگڕوسنگ بە مانای سڵاوکردن دێت ئێمە کە ئەگەین بە کەسێک چۆن سڵاوی لێ بکەین. بگڕوسنگ سڵاوکردن لە زۆربەی زمانەکانی دنیاە ئەگەین بە کەسێک وەک عادەتی نۆرماڵ وەک باو وشەی هەلەو بەکاردێنین سڵاو دەکەین لە کەسێک هەلەو. لە زۆربەی زمانەکانی دنیادا وشەی هەلەو سڵاوکردنێکی ئاسایی بەکاردێنین. و لە ئەڵمانیا لە زۆر شار لە زۆر هەندێک شوێنیان وشەی سێرڤوس بەکاردێت. سێرڤوس پێم وابێ لە زیاتر لە ناوچەی بایەری ئەڵمانیا بێت. وشەی سێرڤوس بەکاردێنن ئەویش بە مانای سڵاوکردن دێت ئەگەن بە کەسێک سڵاوی لێ دەکەن. یاخود گڕوس گۆت بە مانای سڵاوی خودات لێ بێت. گڕوس گۆت سڵاوی خودات لێ بێت. ئەم جۆرەیش جۆرێکی تری سڵاوکردنە. بەڵام پێم وابێت لە کەم شوێنی ئەڵمانیا ئەم گڕوس گۆتە بەکاردێت، بەڵام ئەمیش جۆرێک لە سڵاوکردنە لە زمانی ئەڵمانیدا. وەک ئەبینن سێرڤوس بە مانای سڵاو دێت و گڕوس گۆت ئەویش بە مانای سڵاو دێت، ئەویش جۆرێکی سڵاوە، سڵاوی خودات لێ بێت. و کاتێک ئێمە بەیانی باش لە کەسێک ئەکەین، بەیانی باش بەیانیان لێرەدا نزیکی تا کاتژمێر دەی بەیانی یان زووتر یان درەنگتر بەیانی باش لە کەسێک ئەکەین، بەیانیان ئەیبینین، گوتن مۆگن بەکاردێنین. گوتن مۆگن بە مانای بەیانیت باش، بەیانی باش لە کەسێک ئەکەین، گوتن مۆگنی بۆ بەکاردێنین. گوتن مۆگن سەیرکەن زۆر ئاسانە. گوتن مۆگن بەیانیت باش، بەیانیت باش گوتن مۆگن. نزیکی تا کاتژمێر دە ئەم شێوازە بەیانیان بەکاردێت، گوتن مۆگن بەیانی باش دەکەین. و ڕۆژ باشکردن بە کەسێک بڵێن ڕۆژ باشی بۆ بەکاربێنین. نزیکی لە دوای کاتژمێر دەوە دەی بەیانی و دوای ئەوە چیت ڕۆژیت دوای بەیانی ڕۆژ باش لە کەسێک ئەکەین. لە کاتژمێر دەوە هەتا ئێوارەی نزیکی سەعاتی 6 ئێمە ڕۆژ باش لە خەڵک ئەکەین، لە کەسێک سڵاوی لێ بکەین پێی بڵێن ڕۆژ باش، پێی ئەڵێن گوتن تاگ. و هەروەها بمانەوێت ئێوارە باش لە کەسێک بکەین، ئێوارە باش نێزیکی کاتژمێر 18 کە کاتژمێر 6 پاشنیمەڕۆ ئەکات، تەقریبەن نێزیکەی کاتژمێر 6 لە کاتژمێر دوای سەعات 6 ئێوارەیەوە پاشنیوەڕۆوە ئێمە ئێوارە باش لە کەسەکان ئەکەین، پێی بڵێن ئێوارەت باش، پێی ئەڵێن گوتن ئابند. گوتن ئابند ئێوارە باشی لێ دەکەین. بەم شێوەیە گوتن ئابند. دیارە وەکوتم حاڵتەکان ئەیگۆڕێت درەنگتر یان زووتر گوتن ئابند بکرێت، شتێکی زۆر ئاساییە، بەڵام عادەتەن لە دوای کاتژمێر 6 ئێوارەوە ئیتر ئەم گوتن ئابندە بەکاردێت. وەک بینیتان ئەوە سڵاوکردن بوو. و لێرەدا دێنە سەر چی لە ماڵئاوایی لە کەسێک بکەین، خواحافیزی لە کەسێک بکەین و لێی جابی بنەوە و بڕۆین یان بەجێی بێڵین. زیش فێ ئەبشیدن بە ماڵئاواییکردن دێت. ماڵئاوایی لە کەسێک بکەین وەک چۆن لە زمانی کوردیدا ئەڵێن کاتێکی خۆش بۆ تۆ، خوات لەگەڵ بێ تا دوایی ئابەم شێوە. ئەوف ڤیدەزێن بە ماڵای بە هیوای دیدار دێت. ئەوف ڤیدەزن یعنی بە هیوای دیدار، بە هیوای دیدارێک جارێکی تر تۆ ببینمەوە. تۆ کەسێک جێ دێڵیت خواحافیزی لێ ئەەکەیت، ماڵئاوایی لێ ئەەکەیت، ئەڵێ ئەوف ڤیدەزن بە مانای بە هیوای دیدار، بە هیوای ئەوەی جارێکی تر من تۆ ببینمەوە. ئەوف ڤیدەزن بە هیوای دیدار. و وشەیەکی تر چوز بە مانای خواحافیزیکردن دێت لە کەسێک کە لێی جابیتەوە و چوزی لێ بکەیت. زیاتر لە زمانی ئەڵمانیدا هەم کورتە هەم ئاسانە
سیرکەن بەم شێوەیە چوز بە مانای خوداحافزیکردن دێت لە ئەڵمانیا زۆر بەکار دێت هەم وشەیەکی ئاسانە هەم باوە و زۆریش بەکار دێت چوز بە مانای خوداحافزیکردن لە کەسێک دێت بەجێ بێڵین و یاخود جۆرێکی تر مەسەلەن تۆ لە کەسێک جا ئەبیتەوە و ئەڕۆیت پێی ئەڵەی بیس بالد یعنی تا جارێکی تر یعنی بالد بەم نزیکانە دێ بالد یعنی بەم نزیکانە یعنی تۆ ئەڕۆی تا جارێکی تر ئەیبینیتەوە تا بەم نزیکانە دەیبینیتەوە بەم جۆرە ماڵئاوایی لێ دەکەین یاخود جۆرێکی تر بیس گلایش بە مانای تا کەمێکی دردێت تۆ لەگەڵ کەسێکی مەسەلەن ئەڕۆی کارێکت هەیە چەند کاتژمێرێک یان ماوەیەکی کەمت پێ ئەچێ دووبارە دێیتەوە ئەڵەیت بیس گلایش بە مانای تا کەمێکی دردێت بیس گلایش تا کەمێکی تر بە مانای کەمێکی دی ئێمە یەکتر دەبینینەوە بیس گلایش تا کەمێکی تر یاخود بیستدان یعنی تا دوایی تا پاشان بیستدان ئایا بیستدان تا 5 ساعتی کە دەیکە یعنی تا دوایی تۆ بە کەسەکە ئەڵێ تا دوایی بە مانای وایە دوایی یەک ئەبینینەوە بیستدان یاخود ئەتوانین کەسێک بەجێ بێڵین ئەڵێن بیست شپێتە بە مانای تا دواییە شپێتە ئایا چەند کاتژمێرێکی پێ بچێت بیست شپێتە تا دوایی بە مانای ئەوەی ئێمە دوایی یەکتر ئەبینینەوە بیست شپێتە تا دوایی بیست شپێتە یاخود ئێمە زۆر جار لەسەر کار یان ڕۆژێک تۆ لەگەڵ کەسێکیت پێکەوەن ئەو ڕۆژەت لە یەک جیا ئەبنەوە دیارە سبەی یەکتر ئەبیننەوە پێ ئەڵێت بیسمۆگن تا بەیانی یاخود زۆر جار لەسەر کار لەگەڵ کەسێک کار دەکەیت مەسەلەن ئەمڕۆ کار دەکەین و سبەی دووبارە کاتێک لەسەر ئیشەکەت واز دێنی دەست هەڵەگری بەرەو ماڵ ئەڕۆیتەوە دیارە سبەی تۆ لەگەڵ کەسەکە دووبارە کار دەکەنەوە ڕۆژێکی تر پێ ئەڵێیت بیسمۆگن بە مانای تا بەیانی بە مانای وایە سبەی یەک دەبینینەوە و لێرەدا گوتە ناخت بە مانای شەو شاد دێت گوتە ناخت شەو شاد تۆ کاتێک لە کەسێکدا ئەبڕێیت و ئەڕۆیت شەو شادی لێ ئەەکەیت دیارە کۆتاییە و ئیتر هەریەکات بۆ ماڵ ئەڕۆنەوە یان ئەخەون لێرەدا جا ئەبنەوە لێک بە هیوای شەو شاد بۆ یەکتری دەخوازن هیوادارم توانی بێتم سوودێک بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنم تا ڤیدیۆیەک و وانەیەکی تر شاد و بەختەوەری بۆ هەموو لایەک